کۆمەڵە گەنجێک لە گوندی ناوپەردان هەستین بە هەڵمەتی پاکردنەوەی گوندی ناوپەردان کە بریتی بوو لە خاوێنکردنەوەی هەموو گەڕەک و جادەکانی گوندی ناوپەردان. تەبعاً خاوێن پیسبوونی ژینگە هەر لەلایەن کۆمەڵە کەسێک نییە، بەڵکو کێشەیەکی جیهانی ئەوڕۆکە ئەمە خاوێنن کردیتەوە وەکو گوند خەڵکی گوند و لە هەموو چین و توێژەکان کچان و کوڕان و پیر و گەنجان منداڵان هەستین بە خاوێنکردنەوەی گوندەکە. بەڕاستی ئەو زبڵەی کە لە گوند پیسە کرابوو بەشێک نییە، ئەو زبڵە بەشێک نەبوو لە هی گوند، بەڵکو زۆربەی گەشتیاران کە دێنە ناوپردان و بە ناو ناوپردانڕەتە بن زبڵ و خاشاکەکەی فڕئەدەن. کەواتە پێویستە لەسەر گەشتیار لەسەر خەڵکی گوند لەسەر دوکاندار لەسەر قوتابی لەسەر مامۆستا لەسەر هەمویان پێویستە قوچیەتی گوند و ژینگەی گوند بپارێزن. لۆیە هیوادارم ئەو هەڵمەتە لە هەموو شوێنەکان و لە هەموو جێیەکی کوردستان بەردەوام بی. هیوادارم جاری یەکەم نەبی و ئینشاءڵڵا ئەمە وەکو گوندی ناوپەردان گەنجانی گوندی ناوپەردان نە یەکەم جار نەبی و ئینشاءڵڵا لە داهاتووشدا هەوڵەدەین ئەم کەمپین و ئەم هەڵمەتانە بەردەوام بیت. من وەکو کتێک دانیشتووی گوندی ناوپەردانم، یعنی ڕۆڵی ژنان و کچانی گوندەکەم زۆر بەرزە نرخێنم، چونکە یعنی دیارە ئەگەر داخلی ناو گوندەکەمان بی زۆر جیاوازی هەیە لەگە شوێنەکانی تر و گوندەکانی تر، ئەوە جێگەی شانازیە، بەڵام وەکو پێویست نییە ئێستش یعنی ئەتوانین یعنی زیاتر بەرەی پێ بدەین و زیاتر بە خاوێنی ڕابگرین، زیاتر هەوڵ بدەین گوندەکەمان جوانتر و سەوزترکەین. یعنی ڕۆڵی ژن ئەتوانی بۆ هەموو کوردستان هەوڵ بدا ژینگەی جوان دروست کات، ئەوەش لە سەرەتا لە ماڵەوە دەست پێەکە، دواتر لە سەرجادە و پێش ماڵەکەت دەست پێکە، دواتر هەموو گوندەکە دەست پێەکە. ئەو جا یعنی دەوروبەر کوردستان بە تایبەتی هەمووی ئەتوانین یعنی ڕۆڵی باش بجێڕین، چونکە هەر ژنێک کە لە ماڵەوە گرنگی بە پاکخاوێنی ماڵەوەیدا ئەتوانی لە دەرەوەش خاوێن بی، ئەتوانی منداڵەکانیش لەسەر ئەو شێوازەی پەروەردە بکە گرنگی بە پاکخاوێنی و بە پاراستن ژینگەی خۆیان و دەوروبەری خۆیان و وڵاتەکەیان بدەن. ئەو گەشتیارانەی ڕوو لە گوندەکەمان و ڕوو لە ناوچەکە ئەکەن هۆکاری سەرەچین بۆ پیسبوونی ژینگەمان، بە تایبەتی لەبەرەوەی ئەوانەی کە دێن با بڵێن ڕێژەیەکی زۆر خۆڵ و خاشاک لە دوای خۆیانەوە بەجێ دێڵن. پاک و خاوێنی ڕناگرن بە تایبەت لەو کەپر و لەو سەیرانگایانێک کە لەسەر ڕووبارەکانن، پاشەڕۆ و پاشماوەی خۆیان هەڵەدەنە ناو ڕووبارەکان و ڕووبارەکانیان زۆر پیسکردیا. بەڕاستی زۆر نیگەرانین لەو پیسکردنی ڕووبارەکان، چونکە باڵەکاتی بە ڕووباری زۆر بەناوبانگە، ئەو ڕووبارانش سەرچاوی داهاتی بەشی زۆری خەڵکەکەیە لێرە. داوا ئەکەین لە گەشتیاران کە پاشەڕۆکانیان فڕە دەنەنا ئەو ڕووباران، چونکە ئەو پلاستیک و ئەو پاشەڕۆیانێک کە ئەکەوێتەنا ئەو ڕووبارانە زەرەر و زیانێکی زۆری لەسەر تەندروستی مرۆڤ و هەروەها نێشتنی ئەو جوانکاریانەی لەسەر ڕووبارە تەسیراتی زۆری لەسرە. و دووەم شتیش کە گلەیمان لە شارەوانی چۆمانە، چونکە زۆر بەکەمی سەردانی گوندەکانەکە بە تایبەت ناوپردان کە شوێنێکی گەشتاریە هەفتەی 3 ڕۆژ جارێک شارەوانی دێ پاشەڕۆکانە بات. ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە خەڵکەکە زیاتر زبڵ و پاشماوەکانیان فڕێ بدەنە ناو ڕووبارەکان و ناشرینکردنی سیمای گوند و سەرجادەکان. و هیوادارم لە هەموو گوندەکان ئەو هەڵمەتی کۆکردنەوەی پاشەڕۆکان بەردەوام Kaka babroy, kısım to? Babroy, pas vamos.